ئەوانەی ڕسمی کێشنەوەی نیە وڵی ئێستا کەم من ناوم لەهم فەریح نەسوڵڵا لە 1970 شاری هەڵەبجەم قۆناغی خوێندنم تاسی ناوەندیم تەواو کردووەوە دوای سێی ناوەندی وەکو فەرمانبەر دامەزراوم توانیمە سوپاس بۆ خوا پەرە بە توانایەکانی خۆم بدەم لە بواری زمانەوانی لە بواری وێنەکێشان لە بواری بەرنامەکانی کۆمپیوتەر و ئێستا لە کۆمەڵێک بوارە کار دەکەم کۆمەڵێک پێشنگام کردێتەوە نزیکەی 11 پێشنگای تایبەت وە لە نزیکەی 25 پێشنگای گشتی شابەشداریم کردووە کە ئەمەش یەکێکە لەو پێشنگانەکە لە ڕۆژی ژیانی کەمەندامانایە لە 2000ەوە دەسم بە وێنەکێشان کردووە ینی وەکو ئەوەی لە بینم بێت کە بە ڕسمی دەسم پێ کرد بێت و تا ئێسش بەردەوام لەسەر کاری وێنەکێشی وە پەرەپێدان بە توانایەکانم وە لەو بوارەشە بەڕاستی سوپاس بۆ خۆیانی سوپاس بۆ ڕێکخراوەکانیشکە هاوکارمان بوون چ لە ڕووی مادی و معنەویکە هاوکاریان کردوین لێرەشەوە بەڕاستی داوا لە حکوومەتی هەرێمەکەمەوە داوا لە دەسەڵاتدارانی هەرێمەکەم کە گرنگی بە خانوپێداویستی تایبەت بدەن گرنگی بە ئازارەکانیان بدەن گرنگی بە مافەکانیان بدەن چکە ئێمە چینێکین سەرڕای ئەو هەموو با بڵێن ئازار و مەنێتی کە هەمانە بەڕاستی پێویستمان بە پشتگیری مادی و معنەوی حکوومەتیشەوە ئەگەر ڕێکخراوەکان نەبوونایە بەڕاستی دۆخی زۆربەی کەمەندامان ئێستا دۆخێکی زۆر لەوە خراپتر بوو کە ئێستا هەیە پێویستمان بە وەڵامدانەوە و بە لالێکردنەوەیکی زۆر ئیجابی و باش و خێرا هەیە کە حکوومەت بەتەنگ پێ داویستی و خەمەکانمانەوە بێت.